شەسوسێ هەمین ساڵیادی دامەزرانی یەکێتی مامۆستایانی کوردستان پیرۆز بێ. یەکێتی مامۆستایانی کوردستان ڕۆڵی گرنگیان هەبووە لە گشت قۆناغەکانە و خزمەتێکی باشی مامۆستایانیان کردووە و هەر لە ڕێگەی یەکێتی مامۆستایانی کوردستان سوپاسی مامۆستایانی کوردستان دەکەین چه ئەو مامۆستایانەی کە لە سەردەمی شۆڕشی مەزنی لول مامۆستا بوون و هەروەها لە ناو گوندەکان لە ئاشکەوتەکان پرۆسەی خوێندن خوێندەواریان بەردەوامی پێداوە لە ناوچە ئازادکراوەکانی ژە دەسەڵاتی شۆڕش و هەموو قۆناغە جیاوازەکان و قۆناغە سەختەکان تا ئێستا لە ڕێگەوانیش و سوپاسی هەموو مامۆستایان ناکەین کە ئێستا لە ژیانان و ڕۆحی هەموو کۆچکردووانی شاد بێ بە تایبەتی کە لە ڕێگەی ئەم ڕێکخراوە و کۆمەڵێک مامۆستای و کەسایەتی دیار خزمەتی کردو ئێستا لە ژیانە نەماوە و بەگشتی هەماهەنگی نێوان وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێتی مامۆستایانی کوردستان لە ئاسیشی زۆر باشە. ئێمە پەیوەندیەکەمان پەیوەندێکی تەواوکاریە، پەیوەندێکی تەکاملیە لەگەڵ یەکێتی مامۆستایانی کوردستان و سپاسیان دەکەین لە زۆربەی قۆناغەکان هەماهەنگ و پاڵپشتی وەزارەتی پەروەردە بوون بە پێشنیارەکانیان بە داواکردنیان بۆ مافی مامۆستایان جێگەی دەستخۆشی سپاس. ئامادەکاریەکان بۆ وزاری ئەوی تریشیان باسی گۆڕانکاری لە مەنهەجان گۆڕانکاریتان لە چیدا کردووە؟ تاقیکردنەوەکان ئەمڕۆ پۆلی 9 دەستی پێ کردووە و پۆلی 12 دەست پێکە ئامادەکاری باش کراوە لە پرۆگرامەکانی خوێندنیش تا ئێستا نزیکەی 570 ناونیشانی کتێب لە وەزارەتی پەروەردە گۆڕانکاری و پێداچوونەوەی پێداکراوە. ئامان چێ لە گۆڕانکاری لە مەنهەجکردن؟ سروشتی پرۆگرام وایە لە ڕووی زانستیەوە پێویستی بە ئەپدەیتکردنەوە هەیە و پێویستی بە گۆڕین هەیە کە لەگە سەردەمەکە بگونجێ. شتێکەیە پێوتێ مەسفوفەی مەداواتە بابەتی پرۆگرام نووسینی کتێبێکی ئاسایی نییە، حەلقەیەکی متەواصل لە بێ هەموو قۆناغەکان پێکەوە گرێ بدەیتەوە ئامانجیان بۆ دیاری بکەیت کاتەوە تەوێت تا چێک لە ڕێگەی پرۆگرامەکانی خوێندنەوە بەرهەم بێت لە زۆربەی هەر زۆری قۆناغەکە. بەناوی خودای گەورە و میهرەبان ناوڕۆ بە خۆشحاڵیەوە بە نوێنەرایەتی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بارەگای سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستانمان کرد بە مەبەستی گەیاندنی سڵاو و ڕێز و پیرۆزبایی جەنابی سەرۆکوەزیران بە یەکێتی مامۆستایانی کوردستان کە یادی 60 ساڵەی دامەزراندنیتیان ئومێد دەکەین هەمیشە سەرکەوتوو بن. یەکێتی مامۆستایانی کوردستان ڕێکخراوێکی گرنگی ناو کۆمەڵگایە پیرۆزبایی لە سەرۆک و ئەندامانی سکرتاریەت و تێکڕای مامۆستایانی کوردستان دەکەین کە مامۆستایانی کوردستان چه ئەوانەی لە چوارچێوەی کارەکانی یەکێتی مامۆستایانی کوردستان و کاری پیشەییدا لەو ڕێکخراوەدا کار دەکەن چه ئەوانەی لە دەرەوەی ئەو ڕێکخراوەشن کە یەکێتی مامۆستایان پێیوایە نوێنەرایەتی هەموو مامۆستایان دەکاتن ڕۆڵێکی پێشەنگایەتی دەبینن. مامۆستا لە ناو کۆمەڵگادا ڕۆڵێکی کاریگەری هەیە ئومێد دەکەین هەمیشە سەرکەوتوو بن و دووبارە سڵاو و پیرۆزبایی جەنابی سەرۆکوەزیرانیان پێشکەش دەکەین. بۆنەی 63 ساڵەی دامەزرانی یەکێتی مامۆستایانی کوردستان پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم مامۆستایانی کوردستان دەکەم. هیوادارم هەموو مامۆستایان لە خۆشیدا بن، هەردەم بە تەندروستێکی باش. مامۆستایان هەردەم دەستیان دیار بووە، جێپەنجەیان دیار بووە لەگەڵ شۆڕش و ڕاپەڕیندا. هیوادارین ئەم بۆنەیە ببتە مایەی زیاتر هەندان بۆ خزمەتی مامۆستایان و چینی مامۆستایان هەردەم پێویستە خزمەت بکرێن. بەناو مەکتەب سکرتاریەت هەروەها سەرجەملقەکانی کوردستان یەکێتی مامۆستایان لە کوردستانە بە تایبەتی لقی هەولێر یەکێتی مامۆستایان پیرۆزبایی لە سەرجەم مامۆستایانی هەرێمی کوردستان دەکەین. هیوادارین بتوانین پەرە بدەین بە خەبات و بە تێکۆشانمان بەردەوام لە خزمەتی مامۆستایان. حتمما هەمان دەزانین بارودۆخێکی قورس بەسەر مامۆستایانە هات، بەڵام ڕۆژ بە ڕۆژ بارودۆخەکە بەرەو ئاساییتر دەواتەوە. حتمما یەکێتی مامۆستایانی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەیە لە خزمەتکردنی پرۆسەی پەروەردە لەلایەکەوە، هەروەها خزمەتکردنی و داواکاری مافەکانی مامۆستان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە توانرا کۆمەڵی دەستکەوتی باش بۆ مامۆستایان بکرێت.
ئەو دەستکەوتانە جێگەی تومۆحی نەوەزاتی پەروەردەیە نەیەکێتی مامۆستایانە نەمامۆستایانە بەڵام نەبارودۆخە قورسەکەمە هەنگاوی باشتر ڕۆیشتنا و بتوانین لەگەڵ وزاتی پەروەردەوە کۆمەڵێ بەرنامەی باش بۆ یەکەم پتەوکردنی و باشکردنی پرۆسی پەروەردە و دوو بۆ خزمەتکردنی مامۆستایان ئەم ڕۆژە دووبارە پیرۆز دەکەمەوە لەسەر جەم مامۆستایانی هەرێمی کوردستان هیوادارین بەردەوام لە خۆشی و شادی بوون.